ببە براوەی کارتی ئینتەرنێتەکەت تەنها بە سبسکرایبکردنی ئەم کەناڵە گرنگ نییە زۆرە ئینتەرنێتێک بەکاردەهێنیت ئێمە کارتەکەت بۆ دابین دەکەین هەر ئێستا بچۆ سبسکرایبی کورت کەناڵ بکە و پشتگیریشی لێ بکە کاتێک کەناڵەکە دەگاتە 20,000 سبسکرایب تیر و پشکەکە ئەنجام دەدا بەڵێنمان بەم کەناڵەداوە کە بە ماوەیەکی کەم بیگەێنین بۆ ئاستا بۆیە هیوادارم کە بینەرە دڵسۆزەکان بێ هیوامان نەکەن کاتێک پشتگیری لەم کەناڵە دەکەن ئەوە بە هەمان شێوازیش پشتگیری لە کەناڵەکەی من دەکەن. سڵاوتان لێبێ هەوڕێن خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدۆیەکی نوێدا گەڕامۆ لای ئێوەی ئازیز و خۆشەویست قاچاقچێتی شتومەک لە سنوورەکان بەکارێکی مەترسیدار دادەنرێ بەڵام لەوانەیە بەهۆیەوە خاوەنەکەی دەوڵەمەند ببێ بۆ ئەمە بەستەش قاچاقچەکان هەموو ئامرازدێک و فێڵێک بەکاردەهێنن بۆ فریودانی پاسەوانانی سەر سنوور لە هەندێک کاتدا ئەم فێڵانە زۆر بەوردی و لێزانانە ئەنجام دەدرێ هەندێک جارێ شکست ئەهێنێت و ئاشکرا ئەبێ لەم ڤیدۆیەدا هەندێک نمونە ئەبینین بۆ دیاریکردنی ڕادەی زیرەکی ئەم قاچاقچیانە هەروها ئەو کارە سەیر و سەرشێتانانەی کە بەکاریان هێناوە بۆ سەرکەوتنی کارەکەیان بەڵام سەرەتا وەکو چاکەیەک بۆ ماندووبوونمان نەک فرمانێک پاڵپشتیمان بکەن بەڵایکردنی ڤیدۆکە وە لە بیریشی نەکەن سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و دڵنیاش بن لە کاراکردنی زەنگۆڵی تەنیشی سبسکرایبەکە بۆ ئەوەی هەردەم نوێترین بابەت بگا بە دەستان ئێستاش با دەست بە ڤیدۆکە بکەین. دەیەم قاچاقچێتی بە بارهەڵگیرێکی دزراو ئەم ڕووداوە لە ویلایەتی تێکساس ڕوویداوە ئەویش لە کاتی هەوڵدان بۆ گواستنەوەی کۆمەڵێک چەک لە ڕێگەی بارهەڵگیرێکی دزراوەوە پۆلیسەکان و پاسەوانانی گومرگی کاتێک چاویان پێکەوت ڕاستەوخۆ گومانیان لێ کرد بۆیە دەستیان کرد بە ئەنجامدانی پشکنین بۆی سەرەتا هیچیان نەدۆزیەوە بەڵام دواتر گەڕانێکی زۆر وردیان ئەنجامدا کە بڕیاریاندا بەشێک لە پارسەکانی ئۆتۆمبیلەکە لێ بکەنەوە هەتا باشتر ناوەی بارهەڵگیرەکە ببینن و لە ئەنجامدا توانیان بڕێکی زۆر لە چەکی نایاسایی و فیشەک بدۆزنەوە هەرچەندە ئەم ڕێگایە زۆر کۆنە بەڵام قاچاقچیەکان گرنگی بەوە نادەن بەڵکو تەنها ئەوەی گرنگ بێ بەلایەنەوە گەیشتنی شتومەکەکەیە بە شوێنی مەبەست زائیتر بە هەر شێوازێک بێ. نۆیەم قاچاقچێتی بە باڵندەی تەنان لە نێو جلی ژێرەوە واتە شۆرت لەوانەیە بەناوەکەیدا دیار بێ کە ڕووداوێکی درۆیە و قسەی بازاڕیە بەڵام ئەمە ڕاستەقینیە و ڕوویداوە و ئەم ڕووداوە لە فڕۆکەخانەی رووسیا ڕوویداوە کە پیاوێک هەوڵی دەدا باڵندەی تەنان لە نێو شۆرتەکەی بشارێتەوە و بە قاچاق بیگوازێتەوە بەڵام پۆلیسەکانی فڕۆکەخانەکە سەرنجی ڕەفتارە سەیرەکانیان دەدا بۆیە هەڵسان بە ئەنجامدانی پشتکنین بۆی و لە سەرەتادا بڕوایان نەدەکرد کە ئەم باڵندەی لە نێو شۆرتەکەیدا دانابێ بەڵام دوای پشکنینی تەواوەتی ئاشکرا بوو دەستگیر کرا و باوەڕیان نەدەکرد کە چۆن توانیوێتی دە باڵندەی تەنان لە نێو شۆرتەکەیدا دابنێت. هەشتم قاچاقچێتی 94 ئایفۆن قاچاقچیەک دەستگیر کرا لە سنووری چین کە هەوڵی دابوو بچێتە ناو وڵاتی چینەوە لە کاتێکدا کە 94 ئایفۆنی لە ژێرەوەی جلوبەرگەکانی شاردبوویەوە کە بەقەت جستەیەوە بەستا بووی کە پێی دەسێ هەوڵی دابێ لە نێو وڵاتی چیندا بیفرۆشێتەوە کە مۆبایلەکان لە جۆری ئایفۆن 6 و ئایفۆن 6 پلاس بوون کە لەو کاتەدا تازە کەوتبوونە بازاڕەکانەوە لە ئەنجامدا هەوڵەکانی شکستی هێنا چونکە پۆلیسەکان گومانیان بۆ دروست ببوو لە شێوەی ڕۆشتنی کەسەکە بە ڕێگادا بۆیە دەستیان کرد بە پشکنینی تاوەکو مۆبایلەکانیان دۆزیەوە کە لولی کردبوو بە دەوری گیانیدا بە شێوەیەکی زۆر ئەندازیارانە ئەوێش بۆ ئەوەی دیار نەبێ بە پێی قسەی پۆلیس و لایەنە پەیوەندیدارەکان بێ هەموو ئەم مۆبایلی لە وڵاتەکەی خۆی دزی بوو. حوتەم قاچاقچێتی پیاوێک لە نێو کورسێکی ئۆتۆمبیلدا ئەم ڕووداوەش لە سنووری نێوان مەکسیک و ئەمریکا ڕوویداوە کاتێ پیاوێکی مەکسیکی ویسی بچێت بۆ ئەمریکا ئەویش لە ڕێگەی خۆحەشاردان لە نێو جلێک کە هاوشێوی کورسی ئۆتۆمبیلە هەرچەندە ئەم فێڵە مای گاڵتەجاڕیە بەڵام یەکەم جار بوو لە جیهاندا فێڵێکی لەم شێوەیە ڕووبدا سەرڕای ئاشکرابوونی و دەستگیرکردنی لەگەڵ ئەوەشدا زۆر ماندوو بوو چونکە بۆ ماوەیەکی زۆر بە بێدەنگی خۆی حەشاردا بوو هەتا ئاشکرا نەبێ و لە ئەنجامدا تووشی تەنگە نەفەسی بوو. شەشەم ڕووداوەکەی شاوشانگ
بەواتەی وشە ئەم ڕووداوە واتای قاچاقچێتی نادات، چونکە قاچاقچیەکە لێرەدا نایەوێت سنوورەکان ببڕێ، بەڵکو کارێکی لەوە گەورەتر ئەنجام دەدا. لەبەر ئەوە بڕیارمدا لەم ڤیدۆیەدا باسی بکەم. پۆلیسەکانی مەکسیک توانیان ماریا دێلمار دەستگیر بکەن کە هەوڵیدا هاوسەرەکەی لە زیندان دەربهێنێ، ئەوش لە ڕێگەی جانتایەکی گەورەوە کە هاوسەرەکەی تێدا بوو. ئەم ڕووداوەش لە ساڵی 2011 ڕوویدا، هەتاوەکو ئێستاش یەکێکە لە سیرترین و گەمژەترین هەوڵەکانی هەڵهاتن لە زیندان. لە ساڵی 2007 فرمانی دەستگیرکردن بۆ ڕامڕز دەرکرا، ئەوش بە تۆمەتی ئەوەی خاوەنی چەکە بە شێوەیەکی نایاسایی. دواتر بڕیاری سزادانی 25 ساڵی لە زیندان بۆ دەرکرا، بەڵام هاوسەرەکەی زۆر پش و درێژ بوو کە دوای 4 ساڵ هەوڵیدا لە ڕێگەی جانتایەکی گەورەوە لە زیندان ڕزگاری بکە. پۆلیسەکان بە ئاسانی ئاشکرایان کرد و گومانیان لە گەورەی جانتاکە بۆ دروست ببوو و ویستیان بێ پشکنن، بەڵام ئافرەتەکە هاواری دەکرد و دەیویست ڕێگریان لێ بکە و هەوڵی دەدا وایان لێ بکە کە ئەم کارە لەگەڵیدا ئەنجام نەدەن، بەڵام لە کۆتاییدا جانتاکەیان کردەوە و بینیان هاوسەرەکەی لە نێو جانتاکەدایە. پێنجەم، خشۆکەکان لە جەستەدا. ئەو کەسانەی کە ئارەزووی بەخێوکردنی گیاندارە سەیرەکان دەکەن، ئەوە خشۆکەکان زۆرێکن لە گیاندارە سەیرەکان کە زۆرێک لە خەڵکی ئارەزووی بەخێوکردنیان دەکەن، بۆیە هەندێک کەس قاچاقچێتی پێوە دەکەن بە جۆرەها ڕێگەی جیاواز، بەڵام پۆلیس و پیاوانی حکوومەت هەوڵی دەستگیرکردنیان دەدەن بە پێی توانە. بۆ نمونە پۆلیسەکان پیاوێکیان دەستگیر کرد کە هەوڵیدا 14 مار و 10 مارمێلکە بە قاچاق بگوازێتەوە و مارەکانی کردبووە ناو گۆرەویەکەیەوە و بە تێب لکاندبووی بەخۆیەوە و مارمێلکەکان شی کردبووە پاکەتێکە و لکاندبووی بە قاچەکانیەوە. ئەم قاچاقچیە زۆر لێ هاتوو بوو بە ڕادەیەک کە خەریک بوو لە سنوورەکە بپەڕێتەوە و پلانەکەشی سەر بگرێ، بەڵام لە 2 ساتەکاندا پلانەکەی ئاشکرا بوو دەستگیر کرا. چوارم، قاچاقچێتی فڕۆکەی بێفڕۆکەوان. تەکنەلۆژیا زۆر پێشکەوتووە لەم سەردەمەدا، بۆیە هەندێک لە قاچاقچیەکان ئەو هەلە دەقۆزنەوە بۆ ئاسانکردنی کارەکانیان. بۆ نمونە هەندێک پاسەوانی زیندانیەکان توانیان دەست بەسەر فڕۆکەیەکی بێفڕۆکەوان بگرن کە دزەی کردنی و گۆڕەپانی زیندانیەکان بە شێوەیەکی نهێنی کە تلیاک و مۆبایل و هەندێشتی تری نایاسایی کە پێویستیانە لەگەڵ خۆی هەڵی گرتە بوو. ئەنجامدانی ئەم جۆرە فێڵش ئاسان بوو، دوای ئەوەی نرخی ئەم فڕۆکانە هەرزان بوو لەسا ئەو ئەرکە و خزمەتگوزاریانەی کە ئەنجامی دەدا و زۆر گرانە ئەو کەسە بدۆزیتەوە کە کۆنتڕۆڵی دەکا و یەکەم کەس کە دەستگیر کرا بەهۆی ئەنجامدانی ئەم فێڵەوە لە شانشینەیە گرتوەکان بوو کە لە ساڵی 2016 دەستگیر کرا. ئەمە ژوای لە هێزە ئەمنی و پەیوەندیدارەکان کرد کە هەندێک تایبەتمەندی لابرن، وەک ئەوەی کە پەیوەندی نێوان کەسی کۆنتڕۆڵکەر و فڕۆکەکە بپسڕێندرێت. سێم، خێزانێکی نمونەیی. کاتێک تەماشایان دەکەی هەرگیز بە مێشکتدانە کە ئەم خێزانە خەریکی کاری قاچاقچێتی بن کە پێک هاتوون لە دایک و باوکێک و 3 منداڵ و خاوەنی ئۆتۆمبیلێکی گەورن، بە ڕواڵەت کەسانێکی باش و ڕێک و پێک دیارن کە بە هیچ شێوەیەک جێی گومان نین، بەڵام پۆلیسەکان بە ڕواڵەت باشیش بن ئەوە هەر ئەرکی سەرشانی خۆیان ئەنجام دەدەن و لەم حاڵەتەدا تەنها پشکنینیان بۆ هەموو بەشێکی ئۆتۆمبیلەکە ئەنجام نەدا، بەڵکو بەوەشەوە نەوەستان هەڵسان بە لێکردنەوەی بەشێکی زۆری ئۆتۆمبیلەکان، چونکە دڵنیابوون لەوەی شتومەکی قاچاقی تێدایە، بۆیە دوای پشکنینێکی سڕوپەر توانیان هەزارەها دۆلاری دزراوی تێدا بدۆزنەوە. دووەم، قاچاقچێتی ئاڵتون لە ناو قەمیزدا. لە هەندێک کاتدا قاچاقچیەکان زۆرە ڕێگەیەک دەگرنە بەر کە بڕوایان وایە هەرگیز ئاشکران نابن، بەڵام پاسەوانانی گومرگ بە وردی دەیان پشکنن و ئاشنای فێڵەکانیان بوونە کە ئەنجامی دەدەن. ئەم قاچاقچیە هەوڵیدا بڕێک لە زێر لە ناو جلوبەرگەکەی بشارێتەوە و بە قاچاق بیبات و بیگوازێتەوە، بەڵام زێڕەکانی نەخست بۆیە ناو گیرفانی پانتۆڵەکەی، بەڵکو لە ناو شۆرتەکەی شاردەبۆیەوە. قاچاقچیەکی تریشی لەگەڵ بوو کە چەند پارچە زێڕێکی لە نێو پێڵاوەکانی شاردەبۆیەوە کە بە جۆرێک بوو هێندە زێڕی هەڵگرتە بوو، کێشی پیاوەکە زیادی کردەبوو و ئەم زێرە نرخی زۆر گرانبەهایە و پارەیەکی زۆری دەکرد ئەگەر بیفرۆشتایە، بەڵام لە کۆتاییدا گوازرایەوە بۆ مڵکی حکوومەت. یەکەم، قاچاقچێتی پاکەتی جگەرەکان لە ناو قەدیدارەکان. هەندێک کات لەوانەیە خەیاڵ بکەین کە شتێک بدۆزینەوە لە ناو هەندێشتدا
کەسانێک مادە هۆشبەرەکان لەناو مۆبایلەکان یاخود لەناو جلوبەرگەکانیان یاخود لەناو پاکەتی شکۆلاتە دەشارنەوە، بەڵام ئەوەی سەیرە کەسێک بدۆزیتەوە کە جگەرە لەناو دارەکان بشارێتەوە و چۆن توانیوێتی بەشی ناوەی دارەکە دەربکات و کەرەستی قاچاق لە ناوی بشارێتەوە. پاسەوانانی گومرگی توانیان 25 پاکەتی جگەرە بدۆزنەوە کە کرابۆیە ناو قەدی دارەکانەوە. ئەم دارانە لە وڵاتێکەوە دەگوازرێنەوە بۆ وڵاتێکی تر لە ڕێگەی شەمەندەفەرەوە لە ڕووی یاسایەوە ڕێگە پێدراو بوو، بەڵام ئەوەی سەیرە پاسەوانانی گومرگی چۆن توانیوێنە ئەم پلانە مەترسیدارە ئاشکرا بکەن، چونکە لەلایەن چەند قاچاقچیەکی شارەزە و ئەزموندارەوە پلانی بۆ داڕێژرا بوو. ئەویش بریتی بوو لە دەرکردنی بەشی ناوەوەی دارەکە و پڕکردنی لە پاکەتی جگەرە نایاساییەکان و پاشان داپۆشینی بە پارچە دارێک کەوا دەردەکەوێت کە دارێکی زۆر ئاسایی بێ و هیچ پێوەی دیار نەبێ کە کاری نایاسایی پێوە دەکرێت. بەڕای ئێوە کام لەم ڕێگەیانە زۆر شتێکی سەیر و نەبینرا و نەبیستراو بوو؟ دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسن و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بوون. ئەگەر ڤیدیۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆم بۆ بکەن و هەروها شەیرشی بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا و لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەم ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەم بکەن و هەروها زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی هەمیشە بابەتەکانتان بە ئاگادارکردنەوە پێ بگات و لە بیرشتان نەچێ هەڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدیۆیەکت بۆمان هەیە ئەوە هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆ بنووسە و ئینشاءالله بە زووترین کات وڵامتان دەدەمەوە و دووبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەم تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.